سەڵتان لەبێت توانە نەقیم لە بەرنامەیەکی تری تایبەت سەبارەت بە ئەو جموجوڵانەی لە سووریا لە ڕۆژاوای کوردستان ڕوودەدەن. ئێوە دەزانن کە دوای ئەوەی کە دوای شەڕی چوار ڕۆژەی شێخ مەقسوود و ئەشرەفیە و گەڕەکە کوردیانەی حەلەب دۆخەکە هەندێک هێور بوویەوە، بەڵام لە دوێنێەوە جارێکی تر بە نەخشە سوپای سووریا بڵاوی کردوتەوە کە دەبێت بەشێک تر لەو هێزە کوردیانە لە دێرحافر و لە ئەو سنوورانەی دەوروبەری بکشێنەوە، واتە لە ڕۆژاوای فورات و باکووری حەلەب بە تەواوەتی بکشێنەوە. هەر دوێنێ شەو درنگانی دوێنێ شەو هەندێک پێکدادان لە نێوان ئەو هێزانەدا دروست بوو. دوای پێشاتەکان چییە؟ بۆچی سوپای سووریا بەو شێوازە لەسەر کورد و شەروانان و هەسە دەیتوند کردووە کە دەبێت ئەو ناوچانە حتمیەن جێبهێڵن بارودۆخەکە بەرەوکو هەنگاوە دێن. لە بەشێکی دیکەی بەرنامەکەدا هەوڵەدەم تیشخەمە سەر ئەو دوایین گۆڕانکاریانەی کە لە نێوان ئێران و ئەمریکا لە ئێستادا هەیە. بۆ خۆتان دەزانن ماوەی 34 ڕۆژە بە تەواوەتی لێدوانەکان تون بوونەتەوە. دۆناڵد ترەمپی سەرۆکی ئەمریکا لێدوانی زۆر تون بەرامبەر و هەڕەشەئامێز بەرامبەر ئێران بەکارهێنێ. بەرپرسانی ئێرانیش دەستا و وەستان نەوەساون و ئەوانیش وەڵامی خۆیان دەبێت و چی دەگوزارێت لە ناوچەکەدا. هەمووەمانە گفتوگۆ لەگەڵ عەقیل سەلامە سەد ڕاوێژکاری 1964 بەکارباری سەربازی. جناب عەقیل بەخێر بیتەوە. سپاسدارەکەم، خۆشتان بەخێر. هەر بژی جارێ با لەوە دەست پێ بکەم پێشەوە بچمە سەر پرسیارەکانم. پێرێ لە بەرنامەیەکی تایبەتی ئاوایە سڵاوێکی سەربازیت نرد بۆ شەڕوانان، دەنگدانەوەیەکی ئێجگار گەورەی هەبوو، ملیۆنان بینەری هەبوو، هەزاران کۆمنتی ئیجابی بۆ جەنابەت هاتبوو بۆ دەستخۆشی. تۆ خۆچی هەستێکت هەیە بۆ هەستی گەلی کووردە؟ سوپاسیانەکەم. ڕاستی من کردم لە دڵەوە کردم بۆیان، یعنی هەرچی بێتنەوەوانە کوردن، ئێمەش کوردین، بەڵام بڕوام ناکرد بەو شێوازە بێتن، بەخوا بە زیاد بێتن. یعنی گەنجی ئێمە پشتی پێ قایمەکرێ و سەربەرزین پێیانەوە. ئینشاءڵڵا دوا ڕۆژیان باشە بێتن. زۆر باشە. با بێنە سەر بابەتەکە. جەناب تەزانی ئەمە باسی ئەو وردەکاریە و شەڕەمان کرد کە لە ئەشرەفیە و شێخ مەقسوود ڕوویدا، بەڵام لە دوێنێەوە ئەم نەخشەیە دێرحافر کە سوپای سووریا بڵاوی کردەوە دەبێت هێزە کوردیەکان لەوێش بکشێنەوە. بۆچی لە دێرحافر بکشێنەوە؟ دێرحافر خۆی دەکەوێتە کوێوە و هەروەها بۆچی یعنی ڕکەکە لەسەر ئەوەیە کە ڕۆژاوای فورات و باکووری حەلەب بە تەواوەتی جێبهێڵن؟ خۆی دێرحافر ئەم نەخشەی کە ئەیبینی ئێستاکە ئەکەوێتە ڕۆژهەڵاتی حەلەبەوە. بەڵێ. نزیکەی 52-53 کیلۆمەتر لە حەلەبەوە دوورە. ئەم ناوچەیە لە 2014 داعش کۆنتڕۆڵی کرد، گرتی. لە 2017 سوپای سووریای پێشوو بەشار لەسەد گەڕانیەوە، دوای ئەوە هێزەکانی هەسەدا شەروانان ئەو ناوایان کۆنتڕۆڵ کرد. ئەم ناوچەیە زۆر گرینگە، یعنی بۆ سوپای سووریا. یا کەگەر تۆ سەیری بڵێ کەوتمان 52 کیلۆمەتر تقریبان دوورە لێنانە، تۆ شوێنێکت هەیە لە خواروویەوە مەسکەنە، لە دوای مەسکەنە دێیتە ڕقا، دێیتە دێر زۆر، دێیتە ئەلبوکەمال. ڕووباری فورات ڕێک لە ڕۆژهەڵاتایە. ڕووباری فرات مانیعێکی تەبیعیە، نزیکەی 600 کیلۆمەتر بەناو خاکی بڵین سووریا ڕەتە بێتن. ئەگەر سەری سەروشی بکەی، تۆ بەنداوی تەشرینت هەیە لەگەڵ مەحەطەی کارەبایە سەرەکیە لێوێنانە، ئینجا سەرەکەوی بەرەوەفرین سنووری تورکیا. لێرە ئەیانەوێ لە سنووری تریشەوە تاک و ئەلبوکەمال سنووری عێراق لەگەڵ ڕووباری فرات هەسەدا ئاودی بکەن ببێتە مانیعێکی تەبیعی. جگەلەوە لەبیرت نەچێتن لە ناوچەکەیە تۆ فڕۆکەخەوانەیەکی سەرەکی هەیە، فڕۆکەخەوانەیە جەڕاح. لەبەرەوە ئەم ناوە زۆر گرنگە. ئاوی ڕووباری فرات کە بووە مانیعێکی تەبیعی، طبعاً هەسەدە هێزێکی دەوڵەت نییە. پەڕانەوە لەو ئاوە ناتوانێت وەکو دەوڵەتێ پردێ دروستکاری ئەگەر ئەوە گەرە ڕووبداکەواتە دێرحافر و ناوچانی دەوروبەری زۆر شوێنێکی استراتیجیە زۆر و دەیەوێت سوپای سووریا ئەو بکە. باشە، ئەگەر بەسەڵەن دوێنێ وەکو وتم پێکدادانێک ڕوویدا، ئەگەر بە تەواوەتی هێرش بێتە سەری و مەسەلەن بیانەوێ ئەو شەڕوانانە دوور بخەنەوە، چی هێزێک بەکارهێنن؟ ئەو هێزانەی کە لە حەلەب بەکاریان هێنا، وەکو باسیمان کرد فڕقەی 60 و 72 76 و 80. ئەم هێزانە زەرەریان پێگەیشتووە. ئساکە لەو ناوچەیانی عادەی تەنزیمەکەنەوە، بەڵام چاوەڕێی هێزی تریانە کە پێیان بگاتن. هەبێت چاوەڕێی هێزی تر بکەن، چونکە هەسەدا لە دێرحافر
شەڕێکی سەیرەکاتن هۆی ڕاستی بێ بکشێنەوە یعنی چونکە شەڕەکە لە کۆتاییە هەرەی بن تۆ وەکو باسمان کردو بەرامبەر بە دوو دەوڵەت شەڕەکەی سووریا تورکیا اینجا لە ناوەڕاست مەلیشیاتی جەبهەت النوسرە و تەنزیمی قاعیدەی کۆن و داعش و ئەوانە لەبەرەوە چاوەڕێی هێزیانە کە پەلەماری ئەو ناوچەیە بدەن کاتیشی دیار نییە دەقڵ سەعاتی نییە هێزەکان گەی عادەی تەنزیم کرا یەکسەر هێڕشە بە نەسەری شەڕ دەست پێکاتەوە بەڵێ باش وڵا لەسەرەوە ئەمەوێت دووبارەوە باسی ینی بیر و باوەڕ و هێزی شەڕکردنی شەڕوانان بکەم ینی باسی ئەوەکەیت کە تۆ بەرامبەر بە دوو دەوڵەت ڕاستە شەڕەکەن و ئەو ناوچانە ڕەنگە بگیرێتەوە بەڵام شەڕکردنی ئەم جارەی جیاوازیەکی دەبێت لەلایەن شەڕوانانەوە بۆ بەرگریکردن لە خۆیان و لەو ناوچانەی کە مەبەستیانە نەکشێنەوەتیە ئەم جارە بزانە ئێمە کە وتمان لە ناو حەلەب سەرەرێکی زۆریان پێگەیشتووە شەڕێکی قارەمانانیان کرد ڕاست بێتن ڕۆحیان شاد بێتن ئەو قارەمانانە بەڵام ئەمجا شەڕەکە سەختترە بێتن یعنی سوپای سووریا زەرەرێکی زۆری پێگاتن بە تەواوەتی دوایەوە تۆ ئێمە وەکو بزانین خاک بەخێن ئەگەڕێتەوە ئەو باش یعنی باوەڕمان پێیانە ئەوان شەڕەکەن ئەوەی بەڕاستی بێتن هەسەدە شەڕەکاتن و شەڕی قارەمانە هەرچەند ئەمان مەسەڵەن سووریا یانەوە بیانکەنە قاڵەبی تیرۆرەوانە بەڵام نەخێر تیرۆر نینەوانە وڵاتی خۆیان نیشتیمانیان خۆشەوێ کوردستانی گەورە زۆر باشە باشە کە لە دێرحافر بە نمونە دەرکران ئەوەی کاڵێ لە ڕۆژاوای فرات و لە باکووری حەڵە بەبێ نەمێنن دەچنەوە کوێ یعنی بە دیاری کراوی و لەوێ دوایی چی ڕۆدا ینی چی زمانی هەیە کە دیسانەوە لەوێش بیان و نەگیرە پێیان دەبان کە بپەڕێنەوە لە ئاوی فرات وەکو بە جەنابتم وتە ئاوی فرات مانایەکی تەبیعیە لەو بەرەوە شتەکە جیاوازە بێتن چی جیاوازێکی جیاوازێکەوە بێتن بڕوا بکە سوپای سووریا ناتوانێت و ناوچانیان لێبسەنێتن بیگرێتن ئەبێ بکەونە مفاوەزاتەوە و ڕێک بکەون ئامانجی سووریا و تورکیا من پێتم وت پێشەچی ئێستاکە لەم کاتەیە لە سنووری تورکیاوە لە ئەفرین بەبانەوە ڕای بچێشێ بۆ ئەلبوو کەمال بۆ سنووری عێراق دای بخاتن و لەو بەرەوە بن دوا ڕۆژ ساڵێ دوو ساڵی کە چی ڕووەدا ئەوە جارێ دیار نییە بەڵام ئەو ناوچانیان پێ ناگیرێتن باش دەلێتی پرسیاری ئەوەت لێ دەکەم ینی ئەمە جۆرێک نییە لەوەی کە بۆسەیەک بێ بۆ هەسەدە بۆی بە تەواوەتی ڕای بکێشتە ناو بازنەی شەڕەوە و دەست بکاتەوە و دواتر بڵێنەوە بەرامبەر بە وڵات و دەوڵەت و سوپای سووریا دەستی کردوێتەوەوانە ئەمە هیچ خوێندنەوەیەکە لەگرێ بەڵێ ئەوە شیتایە ئەوان ئەیانەوێت ڕای بچێشن بۆ ناو شەڕەکە کەوای لێ بکەن دوا ڕۆژ بڵێن حەسەدە خۆی تاوانبارە خۆی پەلەماری داوە بەڵام خۆی لە حەقیقەتە دیارە ینی ئەو ناوچەی خۆیەتی و لی دانیشتووە و هەرێمێکەوە فدرالیەکەوێتن و کۆتایی پێدێتن بەڵام ئەمان کە ئەیانەوە وای لێ بکەن لەبەر جیهان پێشانی بدەن کە کورد یعنی تیرۆرە لەو ناوچەیە چونکە تۆ لە بیرت نەچێت ئەحمەد شەرع پیاوێکە وڵاتان پێگیری لێەکەن وەکو سعودیە ئیسرائیل ئەمریکا تورکیا هەمویان ڕێککەوتون واقعەکەی وایە سەوە لە بەرچاوە وەکو ئەشزانین ئەمریکا پشتی لێ کردووە ینی پشتی لە هەسەدە کردووە هەرچەندێ هێزێکی بچووکی نار پێکاتوە لە چەند سارە بەڵام ئەوانە بۆ نەوتەکان هاتوونە نەهاتوونە بۆ پشگیری کورد نانەخر ئەوەیە زۆر باشە کەواتە ئەگەر شەڕ چووە قوڵایی شوێنی هەسەدەوە جێ نفوسی هەسەدەوە ئەو کاتە چی ڕووەداوە هەسەدە چۆن بەرگریەکە کاتە هەسەدە بەرگریە کاتن و زەرەرێکی گەورە بە سوپای سووریا ئەگەیەنێ کە بیر نەکاتەوە جارێتتر بڕاتە ئەو ناوچەیە وەکو هەرکۆن پێشمەرگەی خۆمان ناوچە هەبوو لە کوردستانە سەدام حوسێن 35 ساڵ حکمی کرد نەیتوانی بچێتە ئەو ناوچانەوە زۆر ناوچە هەبوو لە کوردستانە ئەمە شاوهای لێ دێتن ڕێک ئەگەڕێتەوە ئەو مێژوەی کە هەمان بوو کۆن نەخێر پێیان ناگیرێتن ئەو ناوچانە لە شوێن نفوسی خۆیان پێیان ناگیرێتن من پێتەڵم هەر بە قارەمانێتی و باڵێ شەڕوانانە باڵێ زۆر باشە بن هیچی وام لەسەر سووریا دوایی دێنەوە سەری حتمما قسەمانە بێ لەسەر دوایین گۆڕانکاریەکان بەڵام ئەوەی کە ئێستا جێگەی سەرنجە چەند ڕۆژێکە لێدوانەکانی دۆناڵد ترەمپی سەرۆکی ئەمریکا بەرامبەر ئێران و ئەوەی کە هەیە مەسەلەن خەڵکێکی چاوەڕێوەیە شەڕ ڕوو بدات و چەندین وڵاتیش وڵاتی ئەوروپی و ئەمریکا و حتا یابانیش هۆشداریان داوەتە خەڵکەکەی کە ئێران جێبهێڵن لە ئێستاە چییە گوزەرێ لە نێوانم دوو وڵاتە من وەکو بە جەنابتم وتۆلەوە پێش ترامپ تاجرە
داوای هەنێ شەرتەکە ئێستاکە بۆ نمونە ترامپ دەرچووتی ئێران پەیوەندی پێم کردوەوە ئەپارڕێتەوە بۆ ئەوی ڕێکەوەین مفاوەزات بکەین. ئەگەر ئێران ڕازی بوو لەسەر شەرتەکانی ئەمریکا هیچ شتێ ڕوو ناداتن بۆ باش بزانە، بەڵام ئەگەر ڕازی نەبوو من پێتەڵێم دێدەن، بەڵام لێدانێکی وا بەهێز نا، لێدانێک چۆن ئەڵەی تەمێتەکەم لێتە دەم تەمێتەکەم دیتە سەر مفاوەزات ئەو شەرتانەی داوام کردووە، واز لە ئەتۆمی دێنی، واز لە موشکی بالستیەکانی دێنی، تایبەتی ئەگەر ئاگال لێبێتن لە ناو دەریایە چەند باخیرەیەکی چینیشیان کرد کە سوتەمەنی ڕق و بڵین تکنۆلۆژیایی و پارچەی موشکی بالستی ئەمریکا گرتی. بەڵام ئەگەر شەڕەکە ڕوو بداتن مفاوەزاتێنەکان نەخێر ئەو کاتە بە توندی لیانەدەن، بەڵام وڵاتانی خەلیج بۆ ئاگاداریت ئەمەیان ناوێت، چونکە ئەگەر لێ بدرێ ئێران مەڵی قرمز پڕەکە لە ئەلغام سعودیە ئیمارات لەسەر ئەگەرەکە بوەستین، ینی ئەوەی کە بۆ نمونە دۆناڵد ترامپ پاڕەشەی گورزی سەربازی دەکات باشکرا، بەڵام ئەگەر مەسەلەن ئەم گورزە سەربازی وەشان لە چی ئاستێکە بیانی قورسایی ئەم گورزە چیە بێت لە ئێستاە؟ پێتم وت بە جەنابەت قورس نابێ لە بیدایەتی، لە بیدایەتی قورس نابێتن، لێدانێ لێداتن چاوەڕێکە پەیوەندی پێوە بکەن بێنە سەر مفاوەزات، شەرتەکانی ئەمریکا و ئیسرائیل وانە ڕازی بێتن ئێران ئەو کاتە لێی نادەن، بەڵام ئەگەر ڕازی نەبوو تند بوو بەرامبەریان نەخێر لێدەن. ینی بۆ نمونە تۆ فڕۆکەی فیولی ئەمریکا ینی پێش 4-5 ڕۆژ لەمەوە پێش لە ئاسمانی عێراق خولایەوە تێستێ کرد 12 فڕۆکەیان زیاترە سوڕایەوە دیێن و ئەڕۆن، ئەوە نییە دوور بن لە وەزعەکەەوە نەخێر و هێزێکی گەورەشی هێناوە، ینی فڕۆکەی زۆر هێناوە لە قاعدەی منبع لە عەدیدی قەتار لە هەموو شوێنێک بۆی هەیە لێی بداتن. باش ئەزەکەم بێمەوە سەر وردەکاری کە ویستت باسی بکەی وڵاتانی خەلیج و وڵاتانی دەوروبەر و یعنی ئەوەی کە ئێرانیش هەڕەشەیان لێکات کە مەسەلەن بنکەکانی ئەمریکا کاتە ئامانجەگەر بێت و دەستی لێ بوەشێنرێت لە منتیقەکە چی ڕووەدا بە نسبەت ئەو دوو وڵاتەوە؟ تۆ لەبیرت نەچێت لە ناوچەی خەلیج تۆ قەواعدی ئەمریکیت هەیە لە یەنبع هەتا لە سعودیەت بۆ نمونە 3000 سەربازی ئەمریکی تۆ لە سعودی هەیە، 3000 لە سەڵتانەی عومانەوە ناوانە هەیە، نزیکەی 3000 لە قەتەر هەیە، جگە لە ئیمارات هەیە، لە شۆنی کە 6000 سەربازت هەیە، ئەمانە لێ ئەدرێت نێزیکە توانێت بە موشکی ناوەندی متوەسط ئەمەدا لێی بداتن. جگە لەوە دوای ئەوە تۆ مەڵی قرمزت بۆ پڕەکە لە ئەلغام ئەیگرێتن، ئەو کاتە ئیمارات قەتار سعودیە نەوتیان بەکوێیان ڕەتەبێتن، یعنی نەوت بەرزە بێتەوە. ئەم وڵاتانە تەضەخم ئیکۆنمی ترامپیشەوەی پێخۆش نییە، ترامپەوەی ناوێتن، ترامپ ئەو ئەوێتن تەضەخم ڕابگرێتن و نەوت نرخی داببەزێتن، ئەمە لە مەسلحەتی وانە نیە، خەلیج نایێ ئەگەر هاتوو لە ناو ئێرانیش تەقیەوە بە یەکجاری هەر زەرەری بۆ وڵاتانی دەوروبەر هەیە لە 100%. زۆر باشە ئەوەی کە مەسەلەن ئێران بەرپرسان ئێران زۆر جەختی لەسەر دەکەنەوە لەم دووسێ ڕۆژەیە بیان و گرتنی دۆناڵد ترامپ یاخود ئەمریکایە بەوەی کە کردەی سەربازی لە وڵاتەکە ئەنجام بدات یا هێرش بکاتە سەریان، هەر بەڕاستی ئەمە بیان و گرتنە؟ ئەمریکا بزانە ئامانجی هەیە، شۆنی هەیە، ئەیکا بەڵێ پەرەمار هەر شوێنێ بداتن، سە بۆ نمونە چاوەڕێکە با پەرەمار گرینلاند بدا لە دانیمارک لێ بسەنێتن و بێ لێشی بسەنێتن، بیکاتە سنوورێکی تەنها یەک سنووری بەرگری ماوە دەوروبەری ئەمریکاویش گرینلاندە، وەکو بەجاناتم وت ڕۆژە ئاوای کۆنتترۆل کراوە، ڕۆژهڵاتی ئەتلەسی کۆنتترۆل کراوە، ماوە قوتبی شیمالی گرینلاند کۆنتترۆل بکە و چین و ڕووس لە قوتبی شیمالی لەوە زیاتر نێزیک نبنەوە، دا پەلەماری وڵاتانی تریشەداتن بە تەکیید. ئەوەی کە جێگەی سرنج بوو بۆ من یعنی ئیسرائیل تۆزە کف و بێدەنگە بەرامبەر بە ئێران بۆ نمونەیانە جوڵانەی دۆناڵد ترامپ و قسانی دۆناڵد ترامپ لەبەرەوە ینی هیچ قسەیەکی ئەو تۆ ناکات لەبارەی شەڕی نێوان ئەمریکا و ئێران یا ئێران و ئیسرائیل و بەڵام میدیا ئیسرائیلەکان ئەڵێن بە قوڵایی استراتیژی هەواڵگریەوە چاودێری دۆخەکە دەکەن، ینی ئیسرائیل چییە وەزعەکە لە لای ئیسرائیل چۆنە؟ ئیسرائیل خۆی ڕاستەکەی لە میدیاوە وەستاوە بەڵام ئامادەیە بۆ هەموو شتێ، بەڵام ئیسرائیل لێرە هەنێت کێشەی تری هەیە لەم کاتەیە. کێشەکانیشیە یەک لە ناو سووریا لە شاری قنیاتڕە و کە بەرەو سەرەوە ئەو ناوچانەتیایە سوڕێتەوە
کە 6 کیلومتر 6 کیلومتر لە پایتەختی سووریاوە دیمەشقەوە دوورە. دوو کێشەی هەیە ئێوە حەلی بکات سۆمالیان لاند ئەو هەرێمەی کە لە سۆمالیا کە ئیسرائیل ئەتیرافی پێکرد کە دەوڵەتە ئەوێ سەفاری لێدا بنێتن ئەمە سعودیە ڕازی نابێتن جگە لەوە لەگەڵ ئیماراتە کێشەی حەضرەمەوتیان هەیە مڕە و هێزەکانی انتقال کە سعودیە لێیانەداتن کۆمەڵە کێشەی هەیە لە ناوەڕاستە کێشەی مەسەڵەن سوودانی شەیەتن هەر بەردەوام ئەثیوبیا کە مەسڵ پاڵ بنێتە و شەڕە دووری کاتەوە لە خۆی لەبەرەوە ئێستا بێت دەنگە بەڵام لە کاتی بڵێن سەعاتی سفر کە دەست پێ کاتن کەس پێی نازانێتن ئەجوولێتەوە زۆر بە توندیشە جوولێتەوە. باش لە شەڕی 12 ڕۆژەیە ینی ئێرانیش گورزی وەشان بەڵێ ئەو مەترسیەی لە لای ئیسرائیل دروست کردووە؟ بەڵێ ئەو مەترسیان هەیە ئێستاکەش ئەزانێن کە ئیسرائیل ئێمە لە کاتی 12 ڕۆژەکەیە 442 موشکی تێگر بووی ڕاست زۆری لە ئاسمان تەقیەوە ینی پێتم وتوەدەناوە لە 100 موشەکە 8 نوۆی لە عەرزیەدا لەوە زیاتر نەبوو 90 لە ئاسمانیان تەقاندەوە هێزەکانی بەرگری ئاسمانی ئیسرائیل و ئەمریکا بەڵام ئەم جارە قەنەعات بکەگەر شەڕ دەست پێ بکاتن لێ بدرێتن ئێران پێتەڵم لە مەهۆی ڕۆژێکا 400 تێگرێتن نەوەک 150 بگرێن نانەخێر ئەنی گەورەترە بێت زۆر زۆر گەورەترە بێتن بەڵێ زۆر باشە سەبارەت بەوەی کە پێشتریش چەندین جار لە بەرنامەکانە بەتایبەت لە باسی شەڕی نێوان ئیسرائیل و ئێران یان تەداخڵاتی ئەمریکا بۆ ئێران باسیەوەت کردو ئەم شەڕە دروست دەبێتەوە وا خەریکە مانکەکانی ئەو پێشبینەی جەنابەت کە وتە دروست دەبێتەوە دوای ماوەیەک ئەوە خەریکە دێتە دی ئێستش سووری لەسەرەوەی کە شەڕ دروست دەبێت بەڵێ هەر دروست دەبێتەوە مەجالی تیانی ئەبێ یەکلایی بێتەوە ڕنگ بێ لە بەرنامەی یەکەمە ئەگەر بەبیرم بێ پێتم وت ئەم شەڕە ئێسک شکاندنە ئەبێ لایە ئێسکی بشکێتن و کۆتایی پێبێتن کۆتایی پێ نایەتن ئەخایانێ بە ساڵان بەڵام کۆتایی نایەتن نەخێر زۆر باشە ئەوەی کە بەسەلەن حەزەکەم وەکو دوا پرسیار لێت بکەم ئەوەی کە دەگوزارێت دەبێت بەسەلەن کورد چۆن مامەڵە بکات لە بگەڕێمەوە بۆ سووریا لەم دۆخەی ئێستا کە تەواو سوپای سووریا توندی کردووە لە سەریان و دەڵێ منە و ناوچانم دەوێتەوە لە لایەکی تریشەوە تورکیا بەو هاوکاری زۆرەی کە بە عسکەری و بە سەربازیەوە هاوکاری سوپای سووریا دەکات کورد لەوێتە بێت چۆن مامەڵە بکات و چۆن خۆی ئامادە بکات بۆ شەڕەکە یاک تۆ پێویستیت بە چەکە ئەبێ بکڕی ئەبێ پەیدایکەی ئەگەر لە وڵاتانەوە نەبێ لە بازاری ڕەشەوە بێت چەک کورد پێیا بکاتن هەیبێتن دوایەوە وەکو پێتم متمانعی تەبیعی تۆ لە شوێنێ خۆت قایم بکەی کە بتوانێت استراتیژی بێ بەرگری لێ بکەی ئێستا تۆ لەم بەر ئاوی ڕووباری فراتەوەی زەحمەتە لێنارە بمێنی ڕاست شەڕێک قارەمانانە ئەکەی من لەگەڵتم ینی هەتاکو ماوە باسەکرێتن کە تۆ ئەم شەڕەت کرد بەڵام لە کۆتاییە تۆ دەوڵەت نیت یعنی تۆ تورکیا ئێمە دایمە لە سەربازیە هەڵین دەوڵەت کانیە کۆتایی پێنایە نە لە چەک چونکە لە وڵاتانی تر وەرەگری ئەداتێ ئێستا کە ئەحمەد شەرە ئەگەر پێویستی بە چەک بێ بڕوا بکە تورکیایی داتێ ئیسرائیلی داتێ ئەمریکایی داتێ وڵاتانی ترەی دەنێ سعودیە پارەیە داتێ بکڕێتن بەڵام کورد لە شۆ بیهێنێتن هەتاکو ئەمریکا پشتی لێت کردووە ئەو گڵۆپی سەوزی داگرساند بۆ تورکیا کە بێتەوە ناوچانە لەبەرەوە بێ بچیتە شوێنێکەوە کە استراتیژی بێ بەرگری لێ بگەیت و بتوانی شەڕی پارتیزانی گورز بووە شوێنی ڕانەوەسی بەردەوام ئەو هێزانە ماندوو بکەیت زۆر باشە بۆ ئێستا بەسە بەڵام حتمما ئەم دەمەتەقی و ئەم گفتوگوی من و تۆ بەردەوامی دەبێت لەم ڕۆژانەیە لەبەرەوە ناوچەکە بۆ خۆتەزانی لەسەر ئاگر دەکڵێت ئاگرە دەقە سعاتی نییە کە ڕوەداتن بەڵێ پێویستمان بە شرۆڤەکانی جەنابەت هەیە لە ڕووی ئینشاءالله سپاس بۆ سەلامە سەدرایشکاری شەڕ و کارباری سەربازی ڕێستان هەیە سپاس بۆ بینەری ئێوەش دەست خۆش قوربان سەرت خۆش بێت